بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامین لەو کارە زیاتر لە 800,000 900,000 تابوتمان دروست کردووە. ناو محمد زعفر قادر پۆلیس هاتوچۆم لە قەزای خەلیفان موالی دەمەشتاویەکە خاوەنی 5 منداڵم زیاتر لە 13 ساڵە پۆلیسی هاتوچۆم لە وێزگە کێشی خەلیفان. سەرەتاکە یاتم ئێرە دەشتاییەک بوو، هیچ گژوژیایەک و داروباری لێ نەبوو. تقریبان 14 ساڵ 15 ساڵ پێشی ئێستا لە دوای ئەرچی خۆم لێرانە بە خۆم و بە برادەران و کارمەندانی وێزگەی کێشی خەلیفان و کارمەندانیان پاو پیشەم هاوسۆز بووین لەگەر ئەوەی کە سەوزاییەکی لێرە دروست بکەین. من ڕۆژانە دەوام لە کاتژمێر 8:30 دێم تاکو 2-3 پاش ئێوارە لە وێزگە کێشی خەلیفان ڕۆژانە ئەو پسوولە لە شوفێران وەرەگرین ئەوانەی پسوولەی قەپانیان کردووە لە ڕێی هەولێر و لە ڕێبرێن دۆک و زاخۆوانە دێن ئەوانەی پسوولەشیان پێنیە دەیانهینە سەر قەپانی کێشیانەکەن لە پاڵ ئەو ئەرکەی کاشمە خزمەتی حەدیقەکانی شەکەم و ئاویانە دەم و ڕێت پێک خاوێنیان دەکەمەوە. وەڵاهی کاردانەوەی خەڵکی بەڕاستی خەڵکەکە زۆربەی زۆریان زۆر سەرسامن بە قەپانی خەلیفانێ کە دەبینن زۆر دڵیان خۆشە. من لەوان زیاتر دڵخۆشم. خەڵکێکی زۆر دێتن لاتەن لێرە وا دەزانن شوێنێکی گەشتیارە نازان قەپانە ینی شوفێری باڕێگرەکانی زۆربەی زۆری ئەوانی ڕێدوورە زۆر شارەزانینە کە لەسەر جادەمەیان دیانگەڕین دوێنێ کاکە لەوە قەپانی ناکەی دەرێ وڵای کاکە نەمزانی داخۆ قەپانە ئێرە هەومان زانیە شوێنێکی گەشتیاریە. هەر زۆریش دڵخۆشم زۆر باوەڕکە ئەو دڵخۆشیە لێرە هەمە لەوانەیە لە لای شوێنەکانی تیر نەمبی هەر زۆر دڵخۆش خۆشحاڵم. لە پاش دەوامی خۆم ئەرکی خۆم کە ئەرکم تەواو بوو لێرە دەست دەکەین بە دروستکردنی تابوت. تابوتاکانیش و بێسنوورە بۆ هەموو گوندەکان مەسەن بۆ نمونە گوندێک هەیە 3 قەبستانی هەیە و هەر 3 قەبستانەکان دابین دەکەن و خێرخوازیش هاوکارمانەکەن لە هێنانی پێداویستەکانی تابوت وەکو بیارسی چیمەنتۆ چەگل و قوم و حتا وەکو مەسەلەن سنووری عازی ئۆمەران و لای سیدەکان و دەڤەری بارزان و قەزای ئاکرێ و سنووری زۆربەی گوندەکانی دەوروبەری ئەولێرش دابینکە و قەزای شەقڵاوە و قەزای هەریر و گوندەکانی بە کاملیەوە دەرونیم زۆر مەسە مرتاعە زۆر خۆشحاڵم بەو ئیشێکی خۆشە لۆ من و بە تایبەتی ئەو دۆست و برادەران دێن هاوکاری مەکەن زۆر مرتاعە. 2 بەش تقریبان 3 بەشم ژیانی خۆم تەرخان کرد لەو ئیشەی. بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامین لەو کارە زیاتر لە 800,000 900,000 تابوتمان دروست کردووە. لە هەفتەی ڕۆژێک دروست دەکەین 2-3 ساعت ئیشتەکەینی تەواویەکەین لە پاش ڕۆژی دواتر ئاویان دەبێت لۆ ناو سنتەری قەزای خەلیفان زۆربەی گۆرستانەکان بە خۆمان دەیانگوازینەوە.